یەکێکتر لە گفتوگۆکانمان قسەکردنە لەسەر ئەو بڕیاری دوێنی دادگای فیدرالی عێراق دادگای باڵای فیدرالی بڕیارێکی دەرکرد لە بەرژەوەندی خاننشینانی هەرێمی کوردستان. خاننشینان داوای یاساییان تۆمار کردبوو لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بەو پێی کە یاسا گشتیەکەی عێراق لەبارەی موچەی خاننشینان و جێبەجێ ناکات و یاسایەکی تایبەت بەخۆی هەیە موچەکانیان کەمترە بەراورد بە خاننشینانی عێراق. دوێنێ دادگای فیدرالی بڕیاریدا کە حکوومەت هێرێمە بێ پابند بێ بەو یاسایی کە لە عێراقدا هەیە و بێگومان بڕیارەکانی دادگای فیدرالی سیفەی ئیلزامیانەیە حکوومەتە بێ ملتەزیم بێ پێوەی و جێبەجێیان بکە. قسە لەسەر ئەم بابەتاکەین قسە لەسەر ئەم بڕیاراکەین بە میوانداری مامۆستا سادق عوسمان کە بەڕێزیان وتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستانن. مامۆستا سڵاو لێبێ. بەخێر بێ سەر چاو. مامۆستا سەرەتا ئەمێ بزانم ڕای ئێوە لەسەر بڕیارەکەی دوێنێ چی بوو چۆن هەوڵەکانتان خستە گەڕ بۆی کە داوایەکی وا تۆمار بکەن. بەڵێ سەرەتا پیرۆزبایی ئاراستەی هەموو خانەنشینانی کوردستانەکەم بەهۆی دەرچوونی ئەو بڕیارە منسیفەوە سەبارەت بە خانەنشینانی هەرێمی کوردستان. سەبارەت بە هەوڵ و کۆشتەکانی ئێمە دەربارەی دەرکردنی بڕیارێکی لەو جۆرە تەمان ئێمە دەمێ ساڵە لە 2015ەوە لە دوای ئەوەی کە یاسای ژمارەنووی ساڵی 2014 لە پەرلەمانی عێراق دەرچوو هەر لەو کاتا هەتا تەنانەت پێش لەوەیش کە کێشەی داعش ئەوانە بێت جێگیری وەزیری دارایی هەر ئەو کات لە هەرێم ئاماژەیەکی یاوتی ئێمە ناتوانین ئەو یاسایە جێبەجێکەین پێش لە ئەوەی کێشەکان سەر هەڵبدەن. ئیتر هەر لێەوە ئێمە تێگەیشتین کە ئەمە نیازیان نییە ئەم هین لەبەرەوە هەر لەو کاتەوە لە 2015ەوە تایبەتی کەوتینە سەر و سۆراخی ئەوەی کەوا دام و دەستگاکانی هەرێم پەیوەندیدارەکان هەموو یعنی بە هەر شێوەیە بێ بیان گەینێ و ڕێی خۆمانیان پێ بگەێنین و دادی خاننشینانیان پێ بگەێنین. لەو کاتەوە هەتا ئێستا ئێمە بەردەوام یاداشت کۆنگرەی ڕۆژنامەوانی دیمانی تەلەڤیزیۆنی بەشداریکردن لە هەموو چالاکیە مەدەنیەکانە ئەنجاممانداوە لە پێناوی مافەکانی خانەنشینانە. بەڵام ئەوەی جێی داخە تا ئێستایشی پێوە بێ بە وشەیەک وەڵامێکمان لە هیچ دەستگایەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەداخەوە نەبیست کەوا وەڵامگۆی داواکانی خانەنشینان بێت کە داواکان هەموو ڕەوان. لێرە حەزەکەم جەناب شتێکت فەرمووت یاسایەکی تایبەت بە خۆیان جێبەجێ ئەکەن و بەڵام ئەم یاسایە مەفروزە ئەوەی کە بڕیاری لەسەر دراوە خۆی یاسای ئەو یاسایش کە جێبەجێ ئەکرێت لە هەرێمی کوردستانە یاسای هەر عێراقیە. بەڵێ یاسای ژمارە 27 ساڵی 2006 هەر عێراقیە بەڵام بە یاسای ژمارە 9 با بڵێن هەموارکراوی 2014 هەموو ئەو یاسا پێشوانە ئیلغا کراون. بەڵام لە هەرێم بەبێ پاساوێکی یاسایی بەبێ دەرکردنی یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە بۆ ئینفازی ئەو یاسا مردووە ئەوان هەر لەسەر و یاسایە بەردەوام بوون. تابعاً ئەمەیش زۆر زەرەری وەکو زیانێکی گەورەی گەیاندووە بە چینی خانەنشینان کە تەسەورەکەم ئەگەر لە هەموو خانەوادەیەکی شانە بێت لە هەموو بنەماڵەیەکە خانەنشین هەیە یعنی تەنانەت کە سوکاری خۆی شانەگرێتەوە. بەڵام بەو شێوەیە ڕۆیشتوە تا ئێستا و ئێمەش هەر بەردەوام بووین هەتا گەیشتینە ئەوەی کە دوای ڕاوێژکردن بە چەند یاساناس و بە چەند پارێزەر و بە چەند خەڵکانێکی شارەزا و بە هەوڵی چەند پارێزەرێکی کە لێرەوە دەستیانە گوشم دەستخۆشیان لێ یەکەم کە هەرمویان خۆبەخشانە ئامادە بوون بێنە ئەم کەیسەوە و دیفاعی لێ بکەن بالفعل توانیمان کەوا لە دادگای باڵای فیدرالی عێراق بەپێی ئەوەی کە ئەو یاسایە یعنی شتێکی دەستوریە و ئەمەی کە لە هەرێم پیادە ئەکرێت نادەستوریە لەبەرەوە پەنامان برد بۆ ئەو دادگایە و دوجار دوای سێ جەلسە ئەو بڕیارە دەرکرا کە لە منسیفە و لە بڵێن مافەکانی هەموو خاننشینانی تیادابین نەکرێت و خاننشینانی عێراق. باشە ئێستا دادگای باڵای فیدرالی بڕیارەکەی داوە بڵێ ئەمێنێتە سەر حکوومەت هێرێمی کوردستان. پێتان وایە حکوومەت هێرێم بڕیارەکە جێبەجێیەکە؟ وڵی تر خۆ حکوومەتی هەرێم ئەوە یەکەم جار نییە کە کۆمەڵێ بڕیاری تریش هەر هەن لەو بابەتە کە جێبەجێ نەکرد. بەڵام بەڕاستی ئەوەی من خۆم گوێبیسی دوێنێکە لێ بووم لە دادگاکە بووم ئەوەی کە سەرۆکی دادگا خوێندیەوە ئەو بڕگانە هەمووی ملزیمە و لە حاڵی جێبەجێ لەوێ بووی. بەڵێ خۆم لێ من خۆم وەکو مدعی شخصی لێ بووم وەکو نوێنەری خانەنشینان بە لە هەر سێ جەلسەکە بەشدار بووم. ئەوەی کە بەڕێزی خوێندیەوە سەرۆکی دادگا هەم ملزیمە و هەم عواقیبەکانشی باس کرد
یعنی سزای لەسرە ئەگەر بێت و جێبەجێ نەکرێت لە هەرێما چونکە وەک چۆن بڵی جۆرێکە لە تەمەڕود لە دەستور سزاکە وڵایتر مساعلەیە کەونە بەر مساعلە سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەڵێ ئێمە کە هینەکەمان تۆمار کردووە سکاڵاکە ئەڵێن ئیزافەتەن ئیلا خدمەتیهی یعنی سەرباری خزمەتەکەیشی زائیدەن وەزیری دارایی بۆ ئەو دوانە ئەم شە چونکە ئەوان مەسی ئەوانەکە و تایبەتە بەوانەوە لەبەرەوە تووشی مساعلە بن و دوور نییە یعنی مساعلەی قانونی بیانگرێتەوە و هینیە بکەن بەڵامی تر ئەوە ئەکەوێتە سەر حکوومەتی هەرێم و ئەکەوێتە سەر ئەوەی ئایا ئەو قسانەی کە ئەکرێت لە هەرێما کە ئێمە بۆ میلەتی خۆمان هەوڵەدەیم زانین تا چەند لەم حتا مەشتێکی یاساییشەوە نەبێ بڵین ئێمە شتێکمان کردبێ کە مخالفەی یاسا بێ یا شتێکمان کردبێ بیانوێکی ئێمە لە نەوەدەکانە بەبێ موچە داوامان نەکرد چونکە هەمووان وەکو یەک ئەژیاین بەڵام دواتر کە بینیمان وەزعەکە جۆرێکی ترە لەبەرەوە ئێمەش بە مافی خۆمانمان زانی و تەسەوریشمان وایە کە ناچێتە سەر ئەگەر جێبەجێ نەکرد پێتان وایە حکوومەتی هێرێم جێبەجێیەکە باشە لە دوێنەوەیش لە دوانێکی فەرمی حکوومەتی هێرێمی کوردستان نییە لەو بارەیەوە بڵێ بڕارەکە جێبەجێ ئەەکەین یاخود نایکەین بڵێ وەڵام لە ڕاستیان من دوێنێ لەوێ بووم لە بەغا بووم لە سەفەر بووم شەو گەڕاینەوە شەویش لە کەناڵێکی تری تەلەڤیزیۆنیەوە بانگێش کرا بووم بۆ لێ دوان و ئەمانە ئیتر بەڕاستی تا 11 من هەر مەشغوڵم ئاگام لێ نییە بەڵام ئەوەندەی من ئاگام لێ بێ وازانم لە کەناڵێکە جێگری وەزیری دارایی کۆنی عێراق کە کوردە و لەسەر لە هەولێر دانیشێ کاک فازڵ نەبی بانگێش کرا بوو من لە هینەکەی خۆمە لە مۆبایلەکەی خۆمەوە کە بەڕێگا هاتینەوە گوێم لێگرت هەنی قسەی جوان و هەنی یعنی ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کەوتی حکوومەتی هەرێم نەپلانی هەیە بۆ ئیش وەنە باکیشی هەیە وتی زۆر کەم تەرخە من لە زۆر شتاکە ناچن بەدەمی و دواتر ئەبێ بەکارەسات بۆ سەر هەرێم و بۆ سەر حکوومەتیش جا ئەوەم بەلای منەوە زۆر سەرنج ڕاکێش بوو ئەوە هەر ڕێک میزداقی ئەو ئیشانەی ئێمەیە کە تقریبا 9 ساڵە ئێمە خەریکین تا ئێستا جوابێکیان نەداوەتەوە بڵێن بە ئێمە ئێوە مافتان نییە ئێوە حەقی خۆتان نییە ئێوە بە زیادە داوای شتەکەن لەبەرەوە وە دوای ئەوەش لەم هینەیشا لەم دادگایی کە ئەم جەلسەیە لە ماوەی ئەم مانگا کراوە مانیەک و قسوورە طبعا ئەوان مدعا عەلەیهی بوون ئەوان سکاڵە لەسەر کرا بوون نە نوێنەرێکیان ناردووە نە جوابێکی فەرمیان داوەتەوە نە مەحامیەکیان ناردووە یعنی کە ئەوە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە کەم تەرخەمن و گویان لە هیچ نییە و بەڵامی تر تا ئێستا هیچ کاردانەوە یەکم نەبیستووە لە ڕووی فەرمیەوە باشە دوێنێ پەرلەمانتارێکی هەرێمی کوردستان هەر لەبارەی بڕیاری دادگای فیدرالی عێراقەوە هەندێک زانیاری خست بۆ ڕوو پێم خۆشە زانیاریەکان باز بکەم ئاماژەی بۆ کردووە بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستانە ئەڵێ لە هەرێمی کوردستان 250,000 کەس خانەنشینن 160,000 خانەنشینی مەدەنی و 90,000 خانەنشینی سەربازین کە بڕی نەختینەی پێویست بۆ دابینکردنی موچەی مانگێکی خانەنشینانی هەرێم 118 ملیار دینارە باسی ئەوەی کردووە کاڵێ کەمترین موچە لە هەرێمی کوردستانە 220,000 خانەنشینان زۆرینەی کەمەکان وانە لەوە کەمتریش هەیە لەو کەمتریش بەڵێ من خۆم لە مەصرفی موچە سەرفکردنی خانەنشینان وەسیقەم وەرگرتووە کە 150,000مان هەیە 155,000مان هەیە باشە بەپی ئەم بڕیاری دادگای فیدرالی موچەکانی ترە چێتە سەری 400,000 و کەمترینی بڵێ ئەنجا باسی ئەوەی کردووە تەنها موچەکەش نیان بڕیارە یعنی خانەنشینی لە کۆی موچە دەکرێت بڕوانامە و ساڵانی خزمەت و پلە ئەژمارەکرێت پێدانی 12 مانگ موچەی تەواو لە کاتی خانەنشینیە ئەوانی چی نەماوە لە هەرێمی کوردستان بەپی ئەم بڕیارە پێما بێ حکوومەتی هەرێم پابەند دەکرێت بەم بڕگەیەشەوە بەڵێ ئەو خۆی کەوت و یاسا لەت ناکرێت بەڵێ کۆی یاساکە خۆی جێبەجێ بکرێ و ئەو زانیاریانەیش وایە من لەگەڵ کاک سەرکۆ هەر خۆی بەرنامەمان پێکەوە کردووە لەسەر دۆزی خانەنشینان و لە ڕاستیشە ئەو بڕەپارەیە کە پێویستە بۆ موچەی خانەنشینان ڕاستە هەندێکی ئەکەوێتە سەرشانی حکوومەت بەڵام هەموو کارمەند و فەرمانبەرێک لە حکوومەتی هەرێما ماغانە لە سەدا حوتی موچەکەی لێگە درێتەوە بۆ بە ناوی سندوقی خانەنشینەوە پاشەکەوت لە سندوقی خانەنشینی ینی بڕێک لەو پارەی کە ئەدرێ بە خانەنشینان
لە مۆزەفین گلە درێتەوە پارەکەی خۆیانە ئێستاش لە هێزال هەر بەردەوام گلە درێتەوە یعنی پارەی خۆیانە زائیدەن ئەوەی کە بەپێی یاسا پێویستە حکوومەت لە سەدا دوانزەیش موچەی هەر مۆزەفێک پاشەکەوت کا بۆی دیسان ئەویش زائیدەن ئیعاناتی دەولی زائیدەن سندوقی نەختی دەولی زائیدەن ئەوەی کە ئەو پارەیە هینەکات گەشەکە چونکە ئەخرێتە ئیشەوە ئێستا لە عێراقا لە عێراقا ئەو سنووقە پێم وایە چەندین تریلیۆن دیناری تایە قەرزی لێکراوە سێکتەرەکانی تری سندوقی خانەنشینە سنووقی خانە بەڵێ سندوقی خانەنشینە لەبەرەوە پارەیەکە ئەدرێ بە ئێمە بەشێکی خۆمانە سنووقی خانەنشینان لە نەوەیەکەوە وجودی لە هەرێمی کوردستانە بەداخەوە نییە ئەڵێن خەریکن و 2 ساڵ هەر باسیەکەن بەڵام تا ئێستا من بە عملی وەکو خۆم گوێم لە هیچ نەبووە بەس بیستومەکە ئەڵێن بە تەمان داینێنەوە جا ئەوەی تر شیرداوەدا پیرداکە نازام کەیە بێ دوای ئەوە کاکە ئەوەی کە فەرمووت ئەو فەرق و جیاوازیە زۆرانەی کە هەیە ڕاستە ئەوە مەسەلەن ئێمە بڵین مکافەئەی خانەنشین بوون کە پێوترێ مکافەئەی ئینها الخدمە یا ئینتیها الخدمە لا ئێمە من خۆم کە خانەنشین بووم 6 موچەی هینیان داومەتێ 6 موچەی فەرمی زائیدەن 2 موچەی تەواو یعنی بە هەمووی 8 موچە 8 موچەکەی 6 هی ئیسمیەکەم بۆ ڕاتبی ئیسمیەکەم بووە لە بەغا 12 موچەی تەواو ئەدرێ بە خەڵک سێرکە و جیاوازیە زۆرە زائیدەن ئەوەی کەلانی کەم لە بەغا ئێستا 500,000 چونکە ئێمە یەکێ لە جەلسەکانی دادگا نوێنەری وەزارەتی دارایی عێراق بان کرا کەسێکی قانونیان بان کردبوو ئەو لێدوانەیە وتی وتی هەموو ساڵێک ئێمە بۆ تەحسین مەعیشە پێڵێن تەحسین مەعیشە لەوێ یعنی چاکردنی بژێوی خەڵک بۆ بە مەبەستی تەحسین مەعیشە هەموو ساڵێک لە پەرلەمانی عێراقەوە پیاچوونەوەیەک ئەکرێ بۆ ئەو یاسایە لە یەکەم پیاچوونەوە 100,000کیان بۆ خستن سەر بۆ لانیکەمەکان کە لە 400 ئێستا 500 ئێستا حاڵی حاضر ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند پەرلەمانتارێک گەڵاڵەی پرۆژەیاسایەکیان کردووە بۆ ئەوەی کەلانی کەم بکرێ بە 750,000 لە عێراقا ئێمە هێشتا 105,000مان هەیە لە هەرێمی کوردستان باشە مامۆستا سادق ئەگەر جێبەجێ نەکرێ ڕێگەی تر چ ڕێگەیەکی تر هەیە بتوانن بەکاری بێنن ئێوە وەکو خانەنشینان لە بەرنامەتانە بەڵێ ئێمە وەکو خانەنشینان تەبعاً ئەمە شەویش هەر باسم کرد من ئەمە ئەو تاپۆڕەشەیە کە ئەڵێن لە گیرفانمانەیە ئێمە ئەو قەرارە ئەو بڕیارە تاپۆڕەشەکە لە گیرفانی ئێمایە لەبەرەوە ئیسینادەن لەسەرەوە پشتبەستوو بەوە هەموو ڕێگایەکی مەدەنی ئەگرینە بەر و بەڕاستی خانەنشینان وەکو مافی خۆیان کۆڵ نادەن لەسەر ئەمە من بە درێژایی ڕێگای دوێنێەوە ئەو تەلەفۆنم دانە ناوە خەڵک خۆشحاڵی دەربڕوە بە تایبەتی خانەنشینان لەبەرەوە ئەمە شتێکی حیاتیە بۆ خەڵک لەبەرەوە خەڵک باوەڕ ناکەم بێدەنگ بێ لەسەر بە تایبەتی کەپاڵ پشتێکی قانونیمان هەیە دەسووریمان هەیە ئێمە لەبەرەوە ئەمە بەم زوانەیش لەم ڕۆژانە کۆنگرێکی ڕۆژنامەنووسین لەسەر هەمان مەبەز ئەبەسین و دەسەکەین بە هەموو چالاکی جۆرا و جۆرەکان و هەموو فشارەکان بۆ ئەوەی کەوا ناچارمان نەکەنەوە جارێکی تر بەڕاستی بە شێوەیەکی تر سکاڵا ئێمە پێشکەشکەین ئومێد دەکەین کە بەخوا بچنەوە و ئومێد دەکەین کە ئەوە کە مافێکی سەلمێنراوە بۆ خانەنشینان کە مەسی هەموو عائلەیەکەکە لە هەرێمی کوردستانە ئومێد دەکەین کەوا بتوانن بە شێوەیەکی باش بەرەو پیری بێن باشە بەرپرسانی باڵا هیچ لەگەڵتان هاتوونەتە سەرخەت بۆی کە بڵێ پشتیوانیتانەکەین لەگەڵتانە بین ئێمە یاساکە جێبەجێ ئێمە تاوان لە یەکێتی خانەنشینان بەڵێ هەر شوێنێک زانیمان ئاهێکی تایە و یا ئومێدێکی تایە بەڕاستی چ بە یاداشت چ بە دیمانە و قسە لەگەڵ چ بە حتا وەکو خۆم بە تەلەفۆنی قسەم لەگەڵ سەرۆکی پەرلەمان کردووە سەرەتای نانی پەرلەمان لەگەڵ سەرۆکی هینی دارایی بڵێن چی پێڵێنەوە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ زۆر لە پەرلەمانتارەکان و تەنانەت لەگەڵ بەڕێز یەک دوان لە وەزیرەکان قسەمان لەگەڵ کردوون لەم ئەخیرانە کە ئیتر مەویست بووین کە هینمان ناکەن ئاخری نامەی یعنی داوەتێکیمان نرد بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە جەنابی لەگەڵ نوێنەرمانە بتوانێت دانیشێت کاتێکمان بۆ تەرخان کە سەردانی بکەین بۆ ئەوی کەواسکە ئەم وەزع بگەێنین وتمان نەوەک کە ئەیشیزانن تەوان جواب نەبووە تقریبان 3 مانگ لەمەوە پێش بوو ئەومان کردووە بۆ بەڕێز جێگری سەرۆکی هەرێمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بە هەمان شێوە ناممان نووسیوە تا ئێستا گەیشتوتە دەستیشیان تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتوێتەوە و هیچ کەس نهاتوەتە سەرخەت دەی بەڵکو دوایان بڕیاری دادگای باڵای فیدرالی ئیتر جوڵەیەکی تر بکوێتە دۆسێکەوە ئومێد دەکەین سەر ئەلان حاڵی حاضر هەستەکەی بازار خەریکە ئەجوڵێ
هەر بەوەی کە ئەو خەبەرە بڵاو بۆ تو یعنی ئەگەر ئەوان بیانەوێ لە ڕۆژی دەرچوونی شێوە جێبەجێ لە ڕۆژ دەرچوونی جێبەجێ بێت و بەڕای من شەویش هەر باسم کرد من ئەم بڕیارە ئەڵێ بڕیاری هین بەڵام یاسای پێشوو کە حکوومەتی هەرێم جێبەجێەکە خۆی یاسایەکی ملغایە لە یەکی 2014ەوە ملغایە یعنی ئیلغا کراوەتەوە باشە کەواتە لە یەکی 2014ەوە بە شێوەیەکی نایاسایی خەڵک یعنی بەپێی یاسایەکی مردوو خەڵخانشین کەواتە بە بۆچوونی خۆم وەکو منطقی هەروە ئەڵێ ئەم یاسایە لە یەکی 2014ەوە مەفروزە تەنفیز کرێ بەڵام ئێستا وەکو بڕیارەکە لە 23 یانزەوە ئیتر ئەچێتە بواری جێبەجێ بە هیوای جێبەجێکردن لەم مانگەوە ئێوە موچەی خۆتان وەکو خانەنشینانی عێراق بە کامەلی وەربگرن مامۆستا سادق عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستان سپاس بە ئامادەبوونت زۆر سپاس پیرۆزبایی بڕیارەکەتان لێکین بەڵام وەکوترێ عیبرەت لە جێبەجێکردنەکەی هیوادارین کە جێبەجێ بکرێت سپاس بە ئامادەبوون عرب بەڵێ تەفاعلوا بالخير تجدوه ئێمە متەفائلین گەشببینین هیوادارین کەوا ئیتر وەکو جاربەجاڵین بەس بێ ئیتر بەس بێ هیوادارین جێبەجێ بکرێت سپاس بە ئامادەبوونن زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمان